بێگومان هەروەکو پامێرانیشمان زانیاریان خستە ڕوو سەبارەت بە چالاکیەکانی ئەمڕۆی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان و سەرتاسەری کوردستانیش چالاکی بەڕێوە دەچێت لە سلێمانیش لە چەند شوێنێکی جیاواز چالاکی بەڕێوە دەچێتەوە وەکو نەریتی ساڵانەش کە چالاکیەک لە گردی مامەیارە بەڕێوە دەچێت ساڵانە لێ ئاگری نەورۆز دەکرێتەوە بڕیارە ئەم ڕۆژ کاژمێر یاخو سعات سێ لە ئەو شوێنە لە گردی مامەیارە ئاگری نەورۆز بکرێتەوە مەراسیمێکی تایبەتیش بەو بۆنێەوە ڕێک بخرێ و خەڵکی شاری سلێمانی ڕووبکەنە ئەو شوێنە بۆ ئەوەی کە ئاهەنگی نەورۆز پیرۆز بکەن بۆ مەبەستا ئێمە ئەمانەیە زانیاری وەربگرین لەبارەی چۆنێتی بەڕێوەچوونی ئەو مەراسیمە بە میوانداری بەڕێز محەممەد مەردان سەرۆکی لیژنەی سەرپەرشتیاری نەورۆزی مامەیارە کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕاستەخۆ لەگەڵمانە میوانە کاک محەممەد بانی باش و سڵاو لێبێ بانی باش چاوەکەمی جەژنشی پیرۆز بێ ئێوەش پیرۆز بێ و لە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەوانەی کە لە هەندەرانیش پیرۆز بێت بەڵێ بابزین ساڵانە نەریتە لە مامەیارە لەوێ جژنی نەورۆز پیرۆز دەکرێت ئەم ساڵ چیتان کردووە لەوێ وڵایی ئەم ساڵش تەبەن ماوەی مان و نیوێ زیاترا و دیژدەی سەرپەرشتی نەورۆزە سەرقاڵین و چەندین کۆبوونەوە و ئامادەکارێکی زۆر باش کراوە کە ئەم ڕۆوەکو خۆت فەرمووت لە مامەیارە دەست پێکات باش ئەو چالاکیانەی کە ئەم ساڵ بەڕێواچێت چییە؟ ئەو چالاکیانەی کە ئەم ساڵ بەڕێوەچێت لە ڕاستیە ئێمە کردمانە بە نەریتێکەوە حوت ساڵێکە نەورۆزەکەی ئێمە ئەتوانم بڵێم دوو نەورۆزە نەورۆزی 20 مانگ و 26 مانگش 26 مانگش ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی زەردەشتە زەردەشتەکان پێڵێن نەورۆزی گەورە ئەوان بەڵام بەنسبەت ئێمەوە 20 مانگ و 26 مانگ 20 مانگ ئێمە لە گردی مامەیارە ئاهەنگسازێکی چاک ئامادەکرا و 26 لە هۆڵی تەوار لەوێ پەیکەرمان بۆ کاکشکووری حەمەی هەیەر یەکێکە لە نۆرۆز پەروەرە گەورەکانی ناوچەی گەرمیان کە لە ساڵی 75ەوە یادی نەورۆزی کردوێتەوە هەتاکو ساڵی 2000 یعنی هەتاکو کۆچی دوایی کردووە هەتا 2020 ئەتر کۆچی دوایی کردووە ئێمە ئیم ساڵ ئەومان بەسەر کردوێتەوە پەیکەرمان بۆ دروست کردو 26 مانگ لە ڕستێکی شایستە بە کاکشکور ئەوە لە هۆڵی تەوار 26 مانگ بەڕێوە چێ و 20 مانگ کە ئەمڕۆیە لە ئەمخوا ئامادەکردێکی باشین بۆ ئێوارەی شەڵا بینەرانیا و خەڵکی خۆشەویستەی کە لەوێن بەشداری بکەن باش ساڵانە لە گردی مامەیارە بووە بە نەریت و لەوێ ئاگری نەورۆز ئەکرێتەوە و هاوڵاتیانی شاری سلێمانیش لەوێ بەشداری ئەکەن ئەوەی کە من مەبەستمە لێرا پرسیاری لەسەرکەم بۆچی ساڵانە گردی مامەیارە دەستنیشان کراوە بۆ بەڕێوەچوونی ئەو مەراسیمە یعنی ئەو مەراسیمە چ مێژوویەکی هەیە لە بەتایبەتی لە شاری سلێمانی کە لە شوێنێکی تایبەتی وەکو گردی مامەیارە ئاگری نەورۆز دەکرێتەوە و چالاکیەکانیش هەر لەوێ بەڕێوە دەچن منەمەیە پرسیار لەسەر ئەوە بکەم بۆی کە هەم بۆ منیش و بۆ بینەرانیش بتوانین بزانین گردی مامەیارە چ گرنگێکی لای شاری سلێمانی لای مێژووی شاری سلێمانی هەیە بەڵێ خۆتان نەزانن گردی مامەیارە بووە بە سمبولێک بۆ شاری سلێمانی کە ئاگری نەورۆزی لێکرێتەوە و یادی نەورۆزی لێ سازەکرێ ئەمش دابوونەرێتەکەی پیرەمەرد یا بڵێن پیرەمێردی گەورە ئەوەکەوە ئێمە بەردەستەیەکەین بێگومان مێژووی یادکردنەوەی جەژی نەورۆز لە گردی مامەیارە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی سیەکانی سەدەی پێشوو کە پیرەمێرد ئەو جێگەی دەستنیشان کردو ئەوەی هەڵبژاردووە ڕەنگە زیاتر بۆ مەسلەی کارێزەکە بگەڕێتەوە کارێزی وەستا شەریف چونکە ئەو کاتە ئەو پیان و تۆ گردە ڕوتە هیچ شتێکی وای لێ نەبوو لە دوای ساڵی پەنجاوە ئەو سنە و بەروشتانی لێ ڕوێنراوە بەڵام پیرەمێرد لەبەر خاتری کارێزی وەستا شەریف وە نزیکش بووە لە سلێمانیەوە ئەوەی کە هەژار بێ و نەتوانێت ئەسپ و عارەبانە ئەوانە بگرێ لە باتی تەکسی ئێستا خەڵکەکە بە پێ
شتومەک و خواردن و یاپراخ و ئەم جۆرە شتانیان هەڵگرتو هەتا لە نەورۆزی پارە ئەم هینەی پیرەمێردمان لە مامەیارە بە چای خۆماندی ئێمە ئێستا حاڵیان مەسەلەکە چوین بۆ مامەیارە سێرەکەن خێزانەکان کۆمەڵ لە بن سنەوبەرەکان دانیشتون و سەماوەر و یاپراخ و ئەم شتانیان لەگە خۆیانە هێنابوو بۆ مامەیارە مێ دەکەم کە ئیم ساڵی شەر هەماشت ئەگەر باران ڕێگە بە کەشەکە ڕێگە بە هەماشت دووبارە بێتەوە ئێمە وەکو کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد بەڕاستی ئیم ساڵ بە هاوکاری ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە سەرپەرشتی تەواوی یادەکانی نەورۆزی سلێمانی ئەکاتەوە مەبەستم چی ئەو برادرانی کە لە گۆیژێن چی ئێمە کە لە گردی مامەیارین لە ژێر یەک دروشمە ئەو یادەکەینەوە ئەوی سلێمانی کوانووی ئاگری نەورۆزە ئەنی لە هەردوو فلێکسەکە نووسراوە کە بە هاوکاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان ئەو یادە ئاچێ بەڕێ باشە من ئەوەی کە تێبینیم کرد جگەل لەوەی کە ساڵانە ئاگری نەورۆزەکرێتەوە ساڵ تێبینی چەند چالاکیێکی تریشم کرد ینی چالاکی وێنە کێشان و ئەوانی ڕازاندنەوەی ئەو شوێنە بەدەر لە ئاگرکردنەوەکە چالاکیەکانی تر چییە؟ من پێم خۆشە لێرەوە سپاسی زۆر بەڕێز ژنە تاقانەکەی سلێمانی خاتو لەیلا عومەر بکەم بەڕاستی دڵسۆزەکەی لەوانە بەدەر لەوەی کە پێشەوەی ببێ بە سەرۆکی شارەوانی سلێمانی جێگری پارێزگاری سلێمانی بوو پارش بە هەمان شێوە ئێمە هەفتا و سێ سنەوبەرمان بە پێی تەمەنی پیرەمێرد ئەشتا سێ سنەوبەر لە مامەیارە ڕوان دیسان لە پاریژ لەگەڵمانە بۆ ڕواندنی ئەو سنەوبەرانە بۆ ئیم ساڵش کاتێک کە هات سێری مامەیارەی کردو ئەمانە بەو ماوەکەمەی خۆی دەستی کرد بە ڕازانەوەی مامەیارە بە هەمووشی وەکۆچی زەوچی بەکاینێ هەمووی هێنایە ئەوێ و داوای لە کۆمەڵێک هونەرمەندی شێوەکار و ئەوانە کرد بەسپاسەوە ئەو دیوارە ڕاگرەی گردی مامەیارەی زۆر بە شێوەیەکی جوان ڕازانێتەوە و هەر ئەو ستێجش کە کاک بابەکر دڕێی دروستی کردووە هەروەها شوێن ئاگرکردنەوەکەش بە هەمان شێوە ویسف کە و کاتە سەرۆکی شارەوانی بوو ئەو بۆی دروست کردین یعنی ئەمان دڵسۆزانی شاری سلێمانی هەمیشە دەستیان بە مامەیارەوەیە تەمان ئەمەش بۆ خۆشەویستی پیرەمێر دەگەڕێتەوە و خۆشبەختانە من ئەتوانم لێرەوە ڕای بگەین و بە خەڵکی شاری سلێمانی وە دەوروبەری مامەیارەش بڵێمەوە خانوانی ئەوێ خات و لەیلا شتی زۆر بەدەستەوە بۆ مامەیارە و ئەیکا بە سەیرانگایەکی یەکزار جوان بەدەر لە ڕۆژانی نەورۆز ڕۆژانی کەش خەڵک وەڵام منیسم پرسیاری پێشەوەی کە تۆ باسیەوە کە ویستم پرسیارێک بکەم لەبارەی ئەوەی کە مامەیارە بۆ خۆی ڕەمزێکی شاری سلێمانی ینی خەڵکی شاری سلێمانی شانازی بۆ شوێنەوە دەکات و ساڵانەش هەر لەوێ ئاگری نەورۆزەکرێتەوە ئەی بەدەر لە ئاگری نەورۆز ئێوە وەکو کۆمەڵەکەتان چیتان کردو بۆی کە بتوانن سیمایەکی کللتوری جوان بن بە مامەیارە و وا بکرێت کە ئیتر مامەیارە تەنها لە نەورۆزان نەبێت کە خەڵک سەردانی کە ینی لە کاتی تریشا بتوانێت ئەو شوێنە سەردانکە خات و لەیلا شتی زۆر بەدەستەوەی بۆ مامەیارەکە بیکات بەڵام کاتەکە زۆر هینە بڵێن گونجاو نەبوو نزیک بوو بۆ بەریادەکە کەوت بەڵام لە دوای بەڵێ لە دوای یادی نەورۆز ئەو نەخشە سازی و بەرنامانی کە لە ناخیایەتی یا لە بەردەستیایەتی بەتەمایە بیکات دەست پێکات بۆ ساڵی داهاتوو بەدەر لە نەورۆز ڕۆژانی کەش ئیتر خەڵک ئەتوانن ڕوو بکاتە گردی مامەیارە وەکو سەیرانگایەک چۆکم ئەوەی کە من بینیەوە تەمان ئێمە پێش خات و لەیلا لە سەردەمی کاک ویسف یادی بەخێر بۆ زۆر ڕێزم بۆی هەیە بەڕاستی سەرۆک شارەوانیشی عەزیم بوو پیاوێکی دڵسۆز بوو ئەو زۆر هەوڵیا بۆ ئەوەی کە مامەیارە جوان بکات و کردیشی بەسەلە بەڵام ئیتر ئەو ڕۆی کە ڕۆی شتەکە وەستا هەتا ئێستا کە لەیلاخان بۆ بە سەرۆکی شارەوانی بەسپاسەوە شتی جوانی بەدەستەوە و ئەشی کات باش جگەل لە مامەیارە ئەم ساڵ لە چەند شوێنێکی تری سلێمانی شەهر ئاگری نەورۆزەکرێتەوە ئامان چییە لەوەی کە چەند شوێنێک دەستنیشان کراوە بۆی کە ینی مەراسیمی جەژنی نەورۆز بەرفراوان بێ ئامانشتان چی بۆ لە ینی لێ خەڵکەکە تەنها جێگەی نە ئەبەوە یا چی بوو نا کاک ئامانج خۆی
ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵانی پێشوو ئەنی سەردەمی مناڵی ئێمە لە هەموو کوچە و کۆڵانێکە یادی نەورۆز ئەکرایەوە مەسەلە گەڕەکە بوو خۆی دەوڵە زۆر نایە برد تایەوە کاتە تایە بوو تایان دانا و ئاگریان بەرا و گەڕەکەکە هەر هەمووی لە دەوری کۆبوونەوە و ئاهەنگسازی و هەڵپەرچی ئەوانە لە تەواوی گەڕەکەکانە بەڵام ئێستا لە دوای ڕاپەڕینی زستانینەوە یەکەوە گۆڕانکاری چکە هاتوتە پێشەوە خۆمان خاوەنی خۆمانین تەبان سەرەتا هەر لە مامەیارەوە کە ئێمە لە 1970ەوە خەریک بووینە تا 2008 کۆمەڵی کەلەپور بە تەنیا ئەو یادەی کردوێت و چووکم ساڵی 1970 و هەتاکو 2008 هەم کورسات لە ساڵی 2000 2001 2002 لەگەڵ زۆر بەڕێز هێرۆخانە ئەو یادانەمان کردوێتەوە خۆی سەرپەرشتی کرد و خۆشی لەگەڵمان نبوو تامان مامەیارە دەردی هێرۆخان ئەی فەرموو شوێنی ڕاستەقینەی یادکردنەوەی نەورۆزە و هەموو نەورۆزێکش هێرۆخان خۆی بەشداری کردو لە گردی مامەیارەیە ئەو کاتی کە لە ساوڵەکەش بیم هێرۆخان وتی لا بێ بگەڕێنەوە بۆ گردی مامەیارە ئەوە شوێنی ڕاستەقینەی نەورۆزە ئیمساڵ کە لە چەند شوێنێکە کرێتەوە خۆزگەل لە هەموو کۆڵانێکی سلێمانیا بکرێتەوە قچێکە سلێمانی گەورە بووە ئێستا زۆر ئاساییە لە مامەیارە لە بناری گۆژە لە هەر شوێنەکانی کەشکاکرێتەوە جێ شانازیە بۆ شاری سلێمانی باشە باسی شتێکی گرنگت کرد کە وەختی خۆی ئێمە ژەر بە مناڵی من بیرمە ینیەوە کە تایە ئەسووتێندا و جۆرێک لە پیسبوونی ژینگەی لێ ئەکەوتەوە ئێوە کۆمەڵی کەلەپور چۆن کارتان لەسەر ئەم لایەنە کردو بۆی کە لە چەند شوێنێکی دیاریکراوی شاری سلێمانی ئاگر بکرێتەوە ئاگرەکەش ئەو بابەتانە بێ یاخودە و مادانە بێ کە ینی کاریگەری لەسەر ژینگە دروست نەکا بە تایبەتی ئەوەی کە دار بەکارە هێندێ بڵێ ئەو کاتی کە تایە بەکارەهێنرا ڕێگە بە نەورۆز نەئەیرە ئێمەش 2 مانگ 3 مانگی بمایە بۆ نەورۆز تایە فڕێ ئەیرای شیوەکانی شاری سلێمانیەوە ئەچوین دەرمانە هێنا لە شوێنێکە حەشارمانەیە بۆ نەورۆز چۆن پیرەمێردی نەمر لە هاوینە داریە کڕی لە هاوینە داری ئەکڕی ئەو کاتت دار لە هاوینە هەرزان بووە لە داڵان و ڕێڕاوەکانە ئەهادەم دارانەی کۆ کردەوە بۆ کاتی نەورۆز بڵێن ناهەر لە زستانە بیکڕەکە هین بێت بەڵام کاتێک ئێمە بووین بە خاوەنی خۆمان و ئەو کاتە زیاتر لە ڕقی ڕژێمە یەک لە دوایەکەکان بۆ ئەوە ئەکرا جاری وا بووە 20 تایە لەسەر یەک دانرا من یەک نمونەت بۆ بجێڕمەوە ساڵی 1962 عەبدولکەریم قاسم ڕایگەیانوتی بە هیچ جۆرە نابێ ئاگری نەورۆز بکرێتەوە قەدەغەی کردی یادکردنەوەی نەورۆز کۆمەڵی خەڵکی سلێمانی وەکو عارف قەرەسەستانی یادی بە خێر بێ لەگەڵ چەند کەسێکی کە بڵێن خۆ ئەوانە زۆر دوور بن لە نەورۆز و ئەو شتانەوە بەڵام کاتێک کە دانیشتوون برادرە پیانە لە ئێزانن حکومەت ئاگری نەورۆزی قەدەغە کردووە کاک عارف قەرەسەستانی لە چۆن نەتوانێت قەدەغەی کات هاتووە چۆن یەک دنیا تایان بردووە بردویانە بۆ قەرەستان لێەوە بەهین بردویانە بۆ سەر لوتکەی پیرەمەگرون زیاتر لە 20 تایان خستۆتە سەر یەک لەسەر لوتکەی پیرەمەگرون ئاگری نەورۆزیان کردوێتەوە تویان بۆی لە بەغاوە چایان نێبێ کێمە ئاگری نەورۆز با کردوەوە تۆسی دڵسۆزیان نەبکات ئەمە دەستخۆش ژینکە و ئەوانە خەڵک گوێ پێ نایە بەڵام گوێ بەوە هینە کرد مەقاومەیەکی دروست کرد بوو بەرامبەر بە ڕژێمەکە هیوادارین کە خەڵک ئێستا ئیتر ئەوە ساڵانێکی زۆرە خۆشبەختانە خەڵک ئەو دیاردەیە نەماوە و لە چەند شوێنێکی دیاریکراویش ئاگری نەورۆز ئەو جوانێکێتەوە ئامان ببوورە ئێمە کە ئەمڕۆکە یادی نەورۆزە لە مامەیارە بۆ سبێنێ خەڵک یەن هاوکاری ئەماکەن بۆ پاکردنەوەی ژینگەکە بەڵێ بێگومان ئەوە دڵسۆزیێکی خۆش دەستی خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد مەردان سەرۆکی لیژنەی سەرپەرشتیاری نەورۆزی مامەیارە سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ئێوەش و سپاس بۆ قورسات کە هەمیشە خەمخۆری نەورۆزە بەخێر بێ سەرچاوەکەمیت